مێژووی خەساندن و خەسێنراوەکانی ئەمڕۆ بۆ ئەوەی تێبگەین سنوورەکانی دڕندەیی مرۆڤ تاکوێ بڕ دەکەن ڕەوایە لایەک بە بەشێکی مێژوو بکەینەوە و کارە سەیر و سەمەرەکانی مێژوو ببینین. خەساندن یەکێکە لەو کردە نامرۆیانەی کە بە درێژایی سەدان ساڵ لە جیهاندا باو بووە. ئەم کردەیە لەلایەن دەسەڵاتدارانەوە بەسەر نێرینە و نێرەمووکەکاندا هێنراوە. کردەکەش پساندنی دەماری گەیەنەری دەستگای نێرینەیە بە مێشک و کۆ ئەندامی دەمار. هەندێک جاریش بڕینی دەستگای سێکسی نێرینە یاخود جووک لەو ڕێگەیەشەوە هەستی جیاوازی ڕەگەز و سێکس و خستنەوەی وەچە نامێنێت و ئەوەی پێی بوترێت هەستی سێکسی لە لای نێرینە لە ناو دەچێت. هەرکەس لە مێژوودا خاوەنی پێگە و کۆشک و دەسەڵات بوو بێت. هەندێک کەسی لە ناو ماڵ و کۆشک و خێزانەکەی خۆیدا ڕاگرتووە بۆ کاری خزمەت و فەرمانبەری. مەرجی وەرگرتنی ئەو کەسانەش خەساندنی دەست بەجێ بووە. کاتێک لە بابەتەکە دەڕوانیت سەرەتاوا دەردەکەوێت کە دەسەڵاتداران تەنیا بۆ پارێزگاری مێینەکانی ناوخێزانەکەیان لە دەست درێژی سێکسی ئەمەیان کردبێت. بەڵام ئەمە تەنیا ڕوویەکی بابەتەکەیە. ڕووەکەی تری پەیوەستە بە دەرئەنجامەکانی خەساندنەوە. سەرەتا خەساندن لەسەر ئاژەڵان تاقی کراوەتەوە، پاشان سەرنج درراوە ئەو ئاژەڵە کاتێک دەستگای سێکسەکەی لە کار دەکەوێت بەهێزتر دەبێت، هێمنتر دەبێتەوە، گۆشتی زیاتر دەگرێ و فەرمانەکان باشتر جێبەجێ دەکات. ئەم دەرەنجامە سەیرانە وای کرد کە خەساندن بۆ مرۆڤەکانیش بگوازرێتەوە. بۆیە دەسەڵاتداران بەدەر لەلایەنە سێکسیەکە پێویستیان بە مرۆڤێکی ئامێر ئاسا بوو کە داماڵڕابێت لە هەموو غەریزەیەکی سێکسی تا ئەرک و فەرمانەکانی ئەوان بە باشی جێبەجێ بکات. خەسێنراوەکان دوو بەش بوون: خەسێنراوی سپیپێست و خەسێنراوی ڕەشپێست. سپیپێستەکان کاری ناوکۆشک و ژن و کچانی سەردارەکانیان جێبەجێ دەکرد. ئەمانە بۆیان هەبوو بەچنە ژوورە تایبەتیەکانی کچان و ژنانەوە، تەنانەت ناو گەرماوەکانیشیان. خەسێندراوە ڕەشپێستەکانیش تەنیا کاری دەرگاوانی و گواستنەوەی نامە و گالیسکەوانیان پێدەکرا. ئاماژەکانی مێژووی خەساندن لای عەرەب و تورک و فارس هەندێک بۆچوون هەیە کە فیرعەونەکان بۆ یەکەم جار مرۆڤیان خەساندووە بۆ ئەوەی بیان بەنە نێو کۆشکەکانیان. هەروەها لە مێژووی ئیسلامیشدا بازدەوە دەکرێت یەزیدی کوڕی مەعاویە یەکەم جار خەسێنراوەکانی بردووەتە نێو کۆشکی خەلافەتەوە و لە نێو کۆشکەکەی خۆیدا دیوانێکی کردبوویەوە بۆیان بە ناوی دیوانی فەتح. لە سەردەمی هارونە ڕەشیدیشدا ژمارەیەک لە غوڵامەکانی خەسێنراون و لە نێو کۆشکەکاندا کاریان پێکراوە. لە نێو دەوڵەتە عوسمانیەکانیشدا خەسێنراوەکان ڕۆڵی گەورەیان هەبووە، بەڵام دیاردەی ناکۆکی لە نێوان سپیپێست و ڕەشپێستەکاندا هەبووە. سوڵتانەکانی عوسمانی ڕێکاری یاسایی خۆیان هەبووە بۆ هەر خەسێنراوێک هاتبێتە نێو کۆشکەکەوە. هیچ خەسێنراوێک وەرنەگیراوە تا خولی تایبەتی نەبینی بێت. ئەوان لە کۆمەڵێک ڕێگەی تایبەتەوە خەسێنراوەکانیان دەست دەکەوت. حاکمی ویلایەتەکانی عوسمانی منداڵی جوان و پێکەوتویان پەیدا دەکرد و دەیان خەساندن و ڕەوانەی کۆشکی سوڵتانەکانیان دەکردن. لە ساڵی 1916 سوڵتان ئەحمەدی سێیەم ویستی یاسای خەساندن هەڵبوەشێنێتەوە، بەڵام سەرکەوتوو نەبوو. دواتر لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدی دووەمدا بە شێوەیەکی فەرمی کۆتایی پێ هاتووە. لای فارسەکانیش دەسەڵاتداران بیان ویستایە کەسێک بخەسێنن، هەر لە منداڵیەوە دەیان خەساند و دەیان بردنە نێو کۆشکەکان تا فێری کاری خۆیان بکەن و بەنەماڵەی دەسەڵاتداران لە شەڕی سێکس و گێچەڵەکانی ئەو خزمەتکارانە پارێزراو بن و وەچەیان لەگەڵ وەچەی ئەوان تێکەڵ نەبێت. بارودۆخی خەساندن لای فارسەکان تا کۆتایی دەسەڵاتی قاجاریەکان هاتووە، بەڵام لە مێژووی ئێراندا حاڵەتێکی نابا و دەگمەن لە ناو خەسێنراوەکاندا ڕووی داوە. بە شێوەیەکی سەیر یەکێک لەوانەی کە دەخەسێنرێت دەبێتە پادشای وڵاتی ئێران، ئاغا محەممەد خانی قاجار، کە یەکێک بۆ لەوانەی لەلایەن لوتف عەلی خانی برازای کەریم خانی زەند لە کرمان خەسێنراوە. هەر ئەو کارە دەبێتەوەی ئەوەی ڕقێکی گەورەی بەرامبەر کرمانیەکان لە دڵدا بچەسپێ و دواتر ئێرش بکاتە سەر کرمان و دوای ئەوەی لوتف عەلی خانی کەوتە دەست و ئەشکەنجەیەکی زۆریدا بە شێوەیەکی زۆر ترسناک کوشتی. بەڵام پێش ئەوەی بیکوژێت لە تۆڵەی خەساندنی خۆیدا لوتف عەلی خەساندووەتەوە. کورد و خەسێنراوەکانی ئەمڕۆ شێرزاد حەسەن
لە ڕۆمانی حەسار و سەگەکانی باوکمدا وێنەی حەسارێک دەکات کە باوکێک لە ناویدا هەموو ئەندامانی خێزانەکەی خۆی بێبەش کردووە لە تەواوی حەزە سێکسیەکان پێناو پاراستنی ئەو حەسارەدا ئەسپ و سەگ و پشیلەکانیشی دەخەسێنێت لە ڕووکەشدا وا دەردەکەوێت باوکەکە تەنیا ئاژەڵەکانی خەساندووە بەڵام خەسێنراوە ڕاستەقینەکان کچ و ژن و کوڕەکانی ئەو باوکە زۆردارن باوک لەم ڕۆمانەدا ئاماژەیە بۆ باوکە گەورەکە کە سیستەمە و خێزانیش ئاماژەیە بۆ کۆمەڵگەیەکی خەسی و چەپێنراو شێرزاد حەسەن زۆر بەوردی لە بابەتەکە نزیک بووەتەوە چونکە شارەزایان دەڵێن ڕاستە فۆرمی خەساندن لەمڕۆدا وەک کردەیەکی جەستەیی کۆتایی پێهاتووە و چیتر کەس بە زۆر ناخەسێنرێت بەڵام ناوەڕۆکی خەساندن بە فۆرمێکی ترەوە لە ئارادایە ئەوان پێیان وایە خەسێنرا و لەم ڕۆدا ئەوەیە کە کاری بووەتە ڕازیکردنی دڵی سەرکردە و سەردارەکان خزمەتی ماڵ و ماڵباتی زۆردارەکان دەکات مل بۆ ئەو باوکە نەوی دەکات کە شێرزاد حەسەن باسی دەکات خەسێنراوی مێژوو خەسێنراوی ئەمڕۆ هەردووکیان کاریان ئەوەیە تەنیا بەڵێ بکەن و واز لە وشەی نەخێر بهێنن